بەڵێ سڵاو لە ئێوە تاوای بینەرانی ئازیزمان بێت دیارە ئێمە شۆکو دەستگای میدیایی کورسات لێرەوە پیرۆزبایی لە سەرجەم نابینایان ئەەکەین لە سەرانسەری گیان و هەرێمی کوردستاندا کە ئەمڕۆ ڕۆژێکی تایبەتانێ بە ناوی ڕۆژی گیانی گۆچانی سپی بێگومان دیارە هەمووان ئەزانین ئەم ڕۆژە لە ساڵی 1948 ڕۆژی 15 ئۆکتۆبەری هەموو ساڵێک دەستنیشان کرا بە ڕۆژی گیانی گۆچانی سپی هاوکات هەڵبەت یاخود ئەم ڕۆژە لۆ بیرۆکەکەی سەرچاوی گرت کاتێک ڕۆژنامەنووس جیمز بین با ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا بینایی لەدەستدا بۆیە بەم هۆکارە بڕیاردرا بۆیە بەم هۆکارە بڕیاریدا گۆچانی سپی بەکاربێنێت بۆ ئەوەی هیچ بەرکەوتنێکی نەبێت لەگەڵ کەسانی چواردەورە هەر بۆیە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیش ئەم ڕۆژە بەرزرا ئەگیرێت بە ئەنجامدانی دەیان چالاکی جۆرا و جۆر و نمایشکردنی زۆرێک لەو گۆچانە سپیانەی کە ئێستا لە پشتی منەوە ئەبێنرێت کە ئەمە داهێنانە تازەکانی تەواوی نابینایانە بۆ ئەوەی کار ئاسانی زیاتریان بۆ بکات بۆ ئەوەی لە شوێنە گشتەکان ڕێنوێنی زیاتریان هەبێت جگە لەوەش چەندین کاری دەستی خانمان و چالاکی جۆرا و جۆر لە مەراسیمە ڕەنگی داوەتەوە مامۆستا عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت بابزانین پەیامی ئەوان چییە لەم ڕۆژە و هەندێک پرسیاری ئاراستاکەین مامۆستا گیان ئەگەر ئەرک بکێشی بەخێر بەی سڵاو لەبێت ئەم ڕۆژەتان لێ پیرۆزەکەین سەرەتا پەیامی ئێوە چیە لەم ڕۆژەیە خەیرەیی خەیرانەکان بۆ خەیرێکیش نامۆستێنێ مادەم گۆچانەکەی دەستم لە بری بینین دەمجوڵێنێ ئەمڕۆ ڕۆژێکە 15دا ڕۆژی جیهانی گۆچانی سپی ئەو گۆچانە سپی کە ئەبێکو دڵمان سپی بێ و ئەوانەی کە گوێبیستی ئێمە لە ڕۆژێکی ئاوا ئاشنابن بەوەی کەوا ئەم گۆچانە لە بری چاوی ئێمەیە لە بازاڕە ئەگەر بەرێکە و شەقێکە لە گۆچانەکەدا ئەوە تۆ شەقێکە لە چاوی ئێمە یاوە چونکە ئەمە دەوری چاوە بینێ بۆ ئێمە کە سیارەیە کاتێک لە شقامێکە پەڕیتەوە ئەبێ ئاشنابێ بەوەی کە ئەم گۆچانە گۆچانی سپی ئەمە هەڵگری ئەم گۆچانە نابینایە کاتێ بەرێکەوی گۆچانەکە ئەشکێنی پێویستە بەڕاستی ئەو کەسە مۆڵەتەکەی لێ وەربگیرێ ماوەی هەفتەیەک لە شوێنێکە کە تایبەت بە بەنابینای لەوێ زانیاری پێ بدرێت لەسەر گۆچانی سپی بۆی جارێکی تر ئەو ڕووداوە دووبارە نەبێتەوە بۆی شۆفێرەکان بزانن کەوا ئێمەی نابینا کە هەڵگری گۆچانی سپی لە شەقامێکە پەڕینەوە ئەوان لەو کاتە خێرەکە زیان نەکەن بەڵکو هاوکار من لەگەڵمان بۆی نابینا بە ئاسانی لە شەقامەکان پەڕێنەوە لەو ناو بازاڕەکە و بینێ گۆچانێکی سپی هەڵگری گۆچانەکە نابینایە ئەگەر گۆچانەکەی بەردکە و عاجز مەبە لێی چونکە ئەو کەسەی کە هەڵگری و گۆچانەی نابینایە ئەبێ هەمومان ئاشنابین بەوەی کەوا نابینایان کە هەڵگری گۆچانی سپین و ڕۆژێکی تایبەتیان هەیە ڕۆژێکی جیهانیە لەو ڕۆژە پەیامیان هەیە لەو ڕۆژە ئەو خواست و ئامانجانی کە ئەوان کاری بۆەکەن جارێکی تر تازەی ئەکەنەوە بە تایبەتی لە ڕێگەی کەناڵ ڕاگەیانە بەڕێزەکانەوە کە هەمیشە ئەوانیش پردی خێر و خزمەت بوون بۆ ئێمە و ئەوانیش هەمیشە لە بری چاوبوون بۆ ئێمە بەڕاستی ئێمە ئەمڕۆ ئەو چالاکیانی کە ئەیکەن نابینانی شار و شارچکەکانمان لێرە کۆ کردێتەوە مەبەستمانەکەەوە زیاتر ئاشنابین بە گۆچانی سپی و نابینان زیاتر گۆچانی سپی بەکاربێن بە تایبەتی خانمان کە بەداخەوە کەمترینیان گۆچانی سپی بەکارێنن لەوانەیە لە ڕووی ئەوەی کە شەرم کەن ئەبێ ئێمە ئەم شێوازە لە شێواز هەڵگرنی گۆچانی سپی زانیاریەک بین بە نابینان چونکە یاسا و ڕێسای تایبەت بەخۆی هەیە شێوازی ڕۆیشتن بە گۆچانی سپی مامۆستا عوسمان لە دەستپێکە ئاماژەم بەوە کرد لە ساڵی 1948 کاتێک ئەم ڕۆژە دەستنیشان کرا ڕۆژی 15 ئۆکتۆبەر دیارە بیرۆکەکە لەوە هاتووە یەکێک لە ڕۆژنامەنووسە دیارەکان جیمز بین کاتێک بە ڕووداوی هاتوچۆ هەردوو بینایی لەدەستیا بڕیاریە گۆچانی سپی بەکاربێنێت بۆ ئەوەی هیچ بەرکەوتنێکی نەبێت لە هەرێمی کوردستان لەوە زیاتر سەری هەڵا بۆ ئەوەی گۆچانی سپی زیاتر لە لای نابینایان ئاشنا بکرێت و گرنگی پێ بدرێت بەڵێ تەمە جیمز بین کە وێنەگەر بوو دواتر بە دارێک چوە دەرەوە خەڵک بەریەکەوە بەڵام کاتێ دارەکەی سەر تا باسپی کرد هەستی کرد جیاوازی هەیە خەڵکەکە ئەبینن گۆچانی ئەم کەسە جیاوازە و تێگەیشتن کەوا هەڵگری ئەم گۆچانە کێشەی بینینی هەیە بۆیە ئەوە یەکێ بوو لە حاڵەکان بەڵام ئەوەی کە گرنگە ئێمە لە 2008 بۆ 2009 بە بەردەوامی لە پەیمانگار ڕووناکی لە سەنتەری ڕۆشنایی هەموو ساڵێ ئەم یاداکەینەوە ئێستاش وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بە خزمەتی نابینان بەردەوام ئەم مناسەبەیە گرنگی پێ ئەیین و بتوانین نابینان کۆ بکەینەوە لەو گۆشەگیر و بێتاقەتی ماڵیشەوە دووریان خەینەوە بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی هاتوچۆ کاتێک کە یەکێ لە پرسیارە تیۆریەکان ئەگەر ئەوە بێ بۆ برا شۆفێرەکان هەڵگری ئەم گۆچانە کام لەم گۆچانانە هەڵگرەکەی نابینایە مەسەڵەن گۆچانێکی شوان گۆچانێکینی
کاتی خۆی مستەشارەکان بەکارانێنە گۆچانێک بۆسەلەن ئینی دارشەکێکە بۆ کەمەندان بەڵام ئەم گۆچانە سپیا هەڵگرەکەی نابینایە بۆ ئەوەی برای شۆفێرەکانیش بزانن یەکێ لە پرسیارەکان ئەگەر ئەوە بێ ئەو کاتە برای شۆفێر کاتێک هەڵگری گۆچانی سپێ بینێ لە شەقا مەزانێکە ئەم کەسە کێشەی بینینی هەیە سەرکەوتوو بن ئێمە خۆشحاڵ بین یاخوا بەخێر زۆر سپاس زۆر سپاس بفەرمۆ ئەگەر هاوکاری بکەی دەستە خۆش بێت زۆر سپاس بۆ مامۆستا عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینایان جا ئێستا یەکێک لەو داهێنەرانەی کە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینایان لەگەڵمانایە بابزانین ئەو داهێنانانی کە کردوانە لە ڕێکخراوەکە چ خزمەتێکی باش ئەگەێنێت بە ڕێکخراوەکە کاکە سیروان عوسمان ئەندامە لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینایان کاکە سیروان ئەزێت کێشی سپاسەکە مەگەر ئەو خاتونە هاوکاری بکە سپاس بەخێربەی کاک سیروان ئەم ڕۆژەتان لێ پیرۆزەکەین پەیامی ئێوە چیە لەم ڕۆژەیە زۆر سپاسانەکەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئەمڕۆ ڕۆژی گۆچانی سپی جیهانیە بۆی پیرۆزبایی لە سەرجەم نابینانی جیهانەکەم و بە نابیناکانی خۆشمانەوە ئامۆژگاریمەوەیە کە نابینا لە نابینایی خۆی شەرم نەکات و بەردەوام گۆچان بەکاربێنێت گۆچان باشترین هاوڕێیە کە بەڕاستی منەڵم هەموو جارێک کە چاوساخشم لەگەڵا بێت گۆچان ئارامیکی وان پێ بەخشێ کە نتوانم وازی لێبێنم بۆیە باشەرم لە گۆچان نەکەین باشەرم لە نابینابوونمان نەکەین بە گۆچانەوە بتوانین بە هەموو شەقامەکانە هاتچۆ بکەین و ترسمان لە هیچ شتێک نەبێت کاک سیروان ئەو داهێنانی کە هەتا پێم بڵێ بۆم باسکە ئەو کار ئاسانیانە چییە کە ئەیکات بۆ کەسێکی نابینە تۆمان باس دیارە من سیروان عوسمان ئەندامی ڕێکخراوی ڕۆشنایی دڵم ئێمە برادێکی ئازیزمان کاکە سەروەر عزت کە ئەمڕۆ خۆی نەیتوانی لێرە بێت داهێنانەکانمان بۆ کات ساناکارە کۆمەڵە داهێنانی زۆر باشی کردووە کە بەڕاستی ئەم پیاوە پێویستەکات حکومەت زۆر بە چاوێکی مەزنەوە تەماشای بکات و وەکو کارەسەتایەکانی هەمیشەیی کار ئاسانی بۆ ئەم کاکە سەروەر بکات کە ئەتوانێت لە زۆر بابەتایە دەستی باڵای هەبێت و بتوانە زۆر جیازی باش دروستکات دیارە وەکو بەشی نابینانیش کاکە سەروەر توانێتی خزمەتێکی باش بە چینی نابینان بکات وەکو ئەو جیازانی کە ڕەنگە لە بازاڕە کەمتر دەست بکەون بۆ نابینا کە نابینا بتوانێت بەکاریان بێنێ وەکو پێوانی دڵ و وەکو کاتشانی بێ ئەتوانی پێمان بڵێ حەزەکەی ئێسامە جیازی دڵەکەمانە کە هەر لە شکلی دڵ دروست کراوە ئەم دوگمەی هەیە بۆ داگستاندنەوە ئەم دوگمەی ئەم تنیش بەڵێ بەستۆزە سەڵتی کزە ئەمە چه ئاسانکاریەکە ئەمە پێوانی دڵت پێڵێ ئەو کەسانی کەوا نەخۆشی دڵیان هەیە نابینا بن لە ماڵە جاری وا هەیە کەسیانی دەوروبەری نزیکی نین هەست بە هەر ناڕەحەتیە بکەن جیازێکی ئاوهایان پێبێ لە ماڵەوە کە بۆ خۆی سەوتیە بە سەوتی مامۆستا عوسمان دانراوە ئەم هێمایە کە لە شکلی دڵ دروست کراوە لەسەرەوە پەنجەی چەپی لەسەر ڕاگری ئاماژەیەکت پێکات کە باڵێن بە ستۆنێکی زۆر کەم ئێستاگەر مەکەت سەحبی کات ئەمە پێوانی دڵە بەڵێ دوای چەند چرکەیەک یەکسەر پێتەڵات پێوانی دڵە لە خولەکێکە ئەوەندەیە ئەم دوو ئامێرەی تریشمان بۆ باس بکەی ئەم ئامێرەمان هەیە ئەمە ئامێرەکە بیری ناوبیرەکە نابیناکانمان نەتوانن بەکاری بێنن بۆ بەقوتکردنی مێشکیان کۆمەڵە پرسیاری زۆر وردی تایە بەپی سەرکەوتنی مەرحەلەکان پرسیارەکان قورسترە بن و ئەمە شواکە کە نابینا دەستی بەتاڵ نەبێت و نابینا بەردەوام ئاسی ڕۆشنبیری بەرەو پێشەوە بڕوە دیارەکە پرسیارەکان بەردەوام لە نوێکاریان ئەم پرسیارانە بۆ چ تەمەنێکی کەسانی نابینا زیاتر گونجاوە و ڕێنوێنی زیاتریەکە بەڵێ دیارە پرسیارەکان گشتین بۆ هەموو تەمەنەکانە گونجێن چکە سەرەتاکانی کۆمەڵە پرسیاری ئاسانن کە تەمەنی 10 ساڵوانەشتەوەن جواب بنەوە کە خوارد 10 ساڵش ڕەنگە بتوانە جواب باتەوە و پرسیارەکان مەرحەلە قورسە بن و بۆ تەمەنی گەورەشە بێت و کێشەی نییە و بەردەوام ئاسی ڕۆشنبیری بەرە پێشەوە بە دەست خۆش بێت شالێکی ترتانەیە کە ئەمڕۆ ئەی خەنەڕۆ ئەمە جیازی برایلە طبعاً برایل نووسینی نابینایە ئەتوانین بڵین ئەو نووسینەیە کە نابینا توانێتی لە ڕێگەی خۆی لە نەخوێنەواری بپارێزێ ئەمە بۆ ئەو کەسانەیەکەوە نەیان خوێند بێت لە خوێندنی نابینایان و برایلیان شارەزایی نەبوو بێت و دەستیان بە دەورەکان نەگات لە ڕێگەی ئەم جیازەوە ئەتوانن بە ئاسانترین جۆر خۆیان فێر نووسینی برایل بکەن زۆر سپاس کاکە سیروان زۆر سپاس بۆ ئێوەش ئەگەر ئەو
هاوڕێمان هاوکاری کاکە سیروان کا سوپاسێکین دەست خۆش کاک سیروان زۆر سپاس سپاس بۆ کاکە سیروان عوسمانیش ئەندامن لە ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینایان دووبارە پیرۆزبایی ئەم ڕۆژە لە سەرجەم نابینایان ئەکەین لە تەواوی جیهان و هەرێمی کوردستانە هیوادارین تەواوی ئەو مافانەی کە پێویستە بۆیان فراهەم بکرێت وەکو کەسێکی نابینە لە هەرێمی کوردستانە هیوادارین بربەستەکان لە بەردەمیانە ئاسانتر بێت ئامانج و هەنگاوەکانیان زیاتر بەرەو پێش بچێت ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم